وتراوە سمارت وەرچەرخانە ئەوەی کە سمارت کردوویەتی سمارت گەشتێکی پێچەوانەی دروست کردووە نەک تەنها لە عێراقا بەڵکو لە زۆرە لە وڵاتانی جیهان ئەو داتانەی کە ئەیبینن ئەمە هیچ ساڵەکانە لە ساڵی 2001 تا 2024 طبعا بەس لە بەریتانیا ئەم ساڵ نزیکی 463 نەخۆش ڕویان کردوتە سلێمانی و بەنیشن لە وڵاتەوە هاتوون یعنی خەڵکێک بوو لە وڵاتەوە گەڕاونەتە بۆ وەرگرتنی چارەسەر دوای ئەوە لە ئێران بە پلەی دوو دێ دوای ئەوە لە ئەڵمانیا لە سوید لە سووریا بە تێگڕایی ئێمە نەخۆشەکانمان لە پار ساڵ لە 36 وڵاتەوە هاتوونەتە تاوەری تەندروستی سمارت کۆ بەڕاستی شانادێکی گرنگە بۆ ئەم شارە و بە هەوڵ جوهدی هەموو لایەکراوە تەنها لە شاری لە جیهانانە سمارت بۆتە دەواازەیەکی گرنگ بۆ پارێزەکانی عێراق ئێمە بە تێگڕایی لە 14 پارێزگاوە نەخۆشمان بۆ هاتووە ئەمە ئاستی سەرکەوتنی نەخۆشەکانی سمارتە لە ساڵی 2022 تا 2024 تا ئێستا کە ئێمە قسەکەین نزیکی 20,000 نەخۆشمان بۆ هاتووە لە وەسەط و جنوبەوە کە بە تێگڕای ڕۆژانە 67 نەخۆشەکە سمارت وەرچەرخانە